بله دوباره سلاف لهوا بینران وکو یادیار جینگ ده نهادا لهر دری گرینگ یک تایبت به تداین و هر وها لریمان کردستانی جی ده نهادا جبلی کو هجماره که برچاف یا سازین پاراسنا جینگه هنه دامان دمی دجی حکومت هرمی دسته که تایبت جبوی قجراگرتنا جینگه هریمان کردستانی دانه لیبل جبلی وان همیا جی گلک جاران خواندکاران دوره که کاریگر هبویا جه پاقش راگرتنا جینگی دنها دا جی انک یا خود دوج خواندکاران پروژه که تایبت لسر پاقش راگرتنا جینگی کو دنها دا لجمعنا جبوی کو هم شروع زیده تر لسر و پروژه آوان بکن هر یک جه نیگا جمال و هر وها لاوقعتا دیگر مدانه هم خیراتن سپیدا و باش یعنی باش سپاس بله اگر سرتا اما جب ناوی پروژه که بکنو هەڵبژاردننی ئەو ناونیشانە بۆ بله سرتا زۆر سپاسانەکەم بیانیتان باش سپاس بۆ کەناڵەکەتان بۆ بەرنامەکەتان بۆ ئەم دەرفەتە بۆ ڕاگەاندنی پرۆژەکەمان بەناوی تراشپێکی چالنجەوەیە ئەم پرۆژەیە بۆ ڕێزگرتنە پاکڕاگرتنی ژینگەی شار وڵاتە ئەو شوێنەیە کە پیسە پرۆژەکە بریتیە لە هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاک لەو ڕووبەرەی کە ئەو شوێنی تیا پیس بووە پرۆژەکە بەناوی تراشپێکی چالنجەوەیە بە مانای کوردیەکەی بە مانایەوەیە بەرگریکردن یا ڕێگریکردن لە خۆڵ و خاشاک بە کۆمە باشە نیگا خان بۆچی ئەو ناوەتان هەڵبژات پێشتر پرۆژەی تر کراوە هەمومان ئەزانین ئایسبەکە چاڵێنج کە زۆر کەسی ناوداری کوردیش بەشداریان کردووە ئێمەش ینی تقریبان فکرەکە لەوە هاتووە کە تراش بکەن چاڵنج بۆی پرۆژەکە تەنها لە ئاستی کوردستانە نەمێنێتەوە بەڵکو وەکو ئایسبەکە چاڵنج کە هەموو جیهانی گرتەوە ئەم پرۆژەی ئێمەش ینی بچێتە سەر ئاستێکی جیهانی بەڵێ کاگلااو کێ بەشدارە لە پرۆژەکە ئەو کەسانەی کە بەشداریان کردووە پرۆژەکەمان دیارە لە ناوەکەیوانێ ئامان پێکانە کە هەموو ئەو کەسانە بەشداری بکە دیارە پیسبوونی ژینگە دەورێکی کاریگەریە ئێمە هەر خۆمان بەرپرسی لە پیسبوونی ژینگە بێر خۆشمان بەرپرسبی لە هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاک تۆ ئەگەر دوێنێ هەستا بیت بە پیسبوونی ژینگەکە شتێکی فڕیا بێت دەبێ بێ هەر شتێ بێ ئەبێ ئەمڕۆ خۆت بەرپرس بیلەوە هەستی بە هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاکەکە و ئەم پرۆژەیە تیا سیاسەتمەدار بەشداریەکات کەسانی شانۆکار پەیامنێرەکان مامۆستای زانکۆ خوێندکاری زانکۆ بانگەشتان کردوونیان کۆکردنەوەی ئێمە سەرەتا پرۆژەکە بۆ دەستی پێکردووە بیرۆکەکە هی دوو هاوڕێ ئەزیزمە کاگرامیار و کاکاکەم و تایە بەناوبانگبوونی کەس نییە لە پرۆژەیە سەرەتا ئەوان دەستیان پێکردو ئێمەش خۆمان دەستمان پێکردووە هەر یەکە و سێ کەسی تر مێنشنەکە لە دوای هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاکەکە و ئەمە وا ئەبێت کە پرۆژەکە بەردەوام چالاکی هەبێت بۆ نمونە من کاتێک کە بەشداریم کە سێ هاوڕێ ئەزیزی خۆم بان کرد بۆ پرۆژەکە ئەو سێ ڕۆژ دەستەکەم بە هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاک لە دوای بنەوە وەختی ێزانی ئەم چالاکیە بەڵێ هەر کەسە و سێ کەسی دیکە یا زیاتر ئێمە کەسانی سیاسەتمەدا بۆ نمونە سەرۆکی ئەنجومەنی پارێزگاری سلەیمانی دکتۆر ڕەڤاڵ بەشداری کردووە و کەسە هونەرمەندەکان بەڕاستی دەورێکی کاریگەریانە بوو لەگەڵ ئێمەیە و مامۆستای زانکۆ ئێمە مە هەر خۆم دوێنێ لە زانکۆکەی خۆم زانکۆی کۆمار سیمینارێکم هەبوو دەربارەی ئەم پرۆژەیە و مامۆستای زانکۆکان تیا بەشداریان کرد بە خۆشحاڵیشەوە بەڵێ باشە نیگا خانێنی ئێوە ئامانجتان لەو پرۆژەیە چیە بە تایبەتی کە ینی باستان لەوە کرد کە مەسەڵەن سیاسەتمەداری تیا هونەرمەندی تیا ڕۆژنامەنووسی تیا ینی بۆچی ئەو طبقەی کۆمەڵگاتان هەڵبژات ڕاستی ئێمە بڵین تەبەقەکان دیاری نەکراوە ئێمە هەمومان بەرپرسیارن لە پیسبوونی ژینگەکەمان پیسبوونی شارەکەمان کەواتە بێت هەر کەسێک لە شوێنی خۆیە ئەو شتێکە ئەو پاشماییکە فڕێ ئەیات کۆی کاتەوە بۆیە هەر کەسێک ینی لە هەر چینێکا بێت هەمویان بەشداری ئەەکەن هەر لە قوتابیەکی سەرەتایی بگرێتەوەکو بڵین کەسە ناودارەکان ئەوانی کە ینی لە پۆستی سیاسی بەرزیان هەیە بۆیە کە هەر کەسێک ینی بڵین هۆکاری پیسبوونی ژینگەکەیە بە هەمان شێوەش ڤیددیۆکە کات و ناوچەیەکی دیاریکرا و دە 15 متر پاکە کاتەوە ئیتر بەمەش وردە وەکو لاوەک باسی کرد هەر کەسە و سێ کەسی تر مێنشنەکە بەمەش هەر کەسێک یان بڵین سێ کەسێکە زیاد ئەکات بەمەش ینی کوردستان پاکە بێت کەواتە ینی ژمارەی ئەندامەکان یاخود لەو گروپەی ئەو پرۆژەیەوە هەتانە ژمارەیەکی تهدیدکراو نییە دیاریکراو نییە
ئەم گروپی ئێمە بڵین چەند قوتابیەکی زانکۆین بەڵام ئێمە کە پرۆژەکەمان دەست پێ کرد هەرکەسە لە خۆمانەوە دەستمان پێ کرد ڤیدیۆ خۆمان کرد سێ ڕەفیقی خۆمان منشن کرد ئەوانیش کردیانەوە ئیتر ئەم بڵین پرۆژەکە ڕۆشتووە ئێستا بۆ من مامۆستایەکی خۆمە منشن کردووە مامۆستاکەی من لەواچێ بڵین کەسێکی ناوداری کرد منشن کردبێت بۆی پرۆژەکە بکات ینی بڵین ئەوانە ئەندامی پرۆژەکە نین بەڵکو چۆن بڵین هەمویان پرۆژەکە ئەکەن ینی بەشداری لە پاکردنەوەی کوردستان ئەکەن نەگەڵێن بڵین ینی بڵین بەتەواتی سەرپەرشتی پرۆژەکەکە خۆی لە ڕاستیە عفو نیگەش قساکە لە ڕاستیە ئەم پرۆژەیە بۆ بەناوبانگبوونی کەس نییە ئێمە تۆپیکێکمان بۆ پرۆژەکە دانا بەنای تراشپێکی چالنج بەنای کەسێکەوە پرۆژەیە دەرناچێت ئەم کەسە خۆت فەیمەسەکەی خۆتەکەی بە بەناوبانگ ئەگەر تۆ بەشداربی لەگەڵمانە خۆت ئەبی بە سەرۆکی ئەم تراشپێکی چالنج یعنی ئەوە نییە ئەگە من بەشداری بکەم من سەرۆکم لیدەری ئەم پرۆژەیە نەخێر ئەم پرۆژەیە هەریەکە کە خۆی بەشداریە بێ ئەبێتە ئەندامی ئەم پرۆژەیە و ئەبێتە سەرۆکی پاکردنەوەی پاکڕاگررتنی ژینگەی شار وڵاتەکەی یعنی ئەم پرۆژەیە تۆ ئەگە بەشداربی لەگەڵمانە بە لە ڕێگەی فیسبوک بێ یا ئینستاگرام بێک ئێمە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارێنی بە هاشتاکی تراشپێکی چالنج بەشداریەکە لەگەڵمانە یعنی تۆ خۆت بەرپرسی لەوە خۆت ئەوە هەڵە بژێری کە ناوبانگی خۆت پیا بکەیت نەک ئەمە یعنی بەنای یەکێکەوە دەرنەچووە ئێمە بیرۆکەی ئەم پرۆژەی هەر ئامانجەکەمان ئەوە بووە هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاک بووە و ئێمە لە هەر بەرنامەیەکی تر بەشداریمان کردو هەر جارەوە یەکێکمان هاتووی بۆی کەس دەرنەکەوێ ینی بە یەک شێواز مەسەلەن لە ڕووی داراییەوە بودجەتان کی هاوکاریتانەکە چۆن مەسەلەن ئیش و کارەکانتان بەڕێوە بن سواز بۆخواتە ئەسا و کەسانی کارمەتیان ناوی یعنی ئەمە پاکڕاگررتنی ژینگەی شار وڵاتە ئەمە ئەرکێکی نیشتیمانی هەرمومانە گە پێشمەرگەیە لە دەرەوانێ سا شەڕ بکات منیش خوێنکارێکم لە ناوانەیە بێ بەرگری بکەم شەڕ بکەم بۆ پاکڕاگررتنی ژینگەی شار وڵاتەکەم باڵگرتنەوەی خۆڵ و خاشاک ئەو کەسانی کە تا ئێستا بەشداری کردووە چ کەسایەتی سیاست مەدار بێ هونەرمەند بێ بە شێواز یعنی بە شێوازێکی فێرخوازی یارمەتی ئێمە یاوە بۆ شێوازە نیگاخەم ئەو شوێنانی کە دیاریتان کردو بۆ نمونە کە هەر کەسێک کە بەشدارە بێت خۆتان شوێنێکی بۆ دیارەکەن کە پاکی کاتەوە یاخۆت ئاساییە لە هەر شوێنێکەوە دەست پێ بکە ینی ئەمە شوێن دیاری ناکەین بەڵکو هەر شوێنێک بێت ئەو کەسێکە خۆی ینی بەشداری پرۆژەکە خۆی دیاریەکەدا بۆ 15 مەتر دیاریەکات و دەستەکەەوە پاکردنەوەی ئەکاتە کیسێکی خۆڵ و دواتر لە شوێنی تایبەتدایان واتەوە بە دووادا چوون لەگەڵ کەسەکە ئەکەن یاخۆدە و کەسەکە بەشداریەکە چۆن ئیشەکانی خۆی ئەەکە ینی بڵین ئێمە بێدەستە چون ناکەین خۆی ڤیددیوەکەی بڵین ناوچەکە دیارریەکە دە بۆ 15 مەتر پاکی ئەکاتەوە یەکێکیش ڤیددیو لە تۆڕە کۆمەڵاتیەکان باشە با یەکێک لەو ڤیددیوانە ببینین ئێستا برادەران ئاماژەی پێکەن ئامادەیە با بێکەوە ببینین دەباشە ئەرێ دەباشە کاکە ئەیکڕم ئەم قیمەم هەر نەکردە سەمون بێنەرەوە سەمون بێنە ئەزانین شفتەمان هەیە ئەوە چییە؟ ئەوە چێم خوش و خاشاکە وەرە نەسە ژوورە وەرە ئەها ئەو هەموو قایمێن بۆکەی ڕۆژانە ناتوانین بە دەرگای خۆ پاکەیتەوە ئەچم بۆ دەوام دوای کات بۆ پاکیەکەمەوە دەوام نییە ئێستا پاکیەکەینەوە گوێ بگرەوە دوێنێ لە بازار نییە گروپێکم بینی مەجموعەیەک بوون بە ناوی تراشپێکین وابزانم یعنی پاکردنەوەی ژینگە ئەو شتانە با ئێمە زەها بە دەرگای خۆمان پاکەینەوە عەلەقەل وەنیە چاو دەوەردەی دەدەی خێراکە دەی تۆ وەرە سەیری کە ئەمە ئاخ تۆ ئەوەی ترێ ساچم سەمونەکەشە بووێن و دەیشن نەبوو بای بای ئێمە ئەمڕۆ لەسەر شنار بەشدار بووین لە پرۆژەی تراشپێکن چالنج بۆ پاکردنەوەی شارەکەمان
بەڕێزان من داوا لە هەرسێ هاوڕێمەکەم کە سەرۆکی سێ لیژنەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکەمیان کاک محەممەد ڕەسوڵ سەرۆکی لیژنەی خزمەتگوزاری شارەوانی دووهەمیان کاک بەرزانی شێخ محەممەد سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان و ڕێکخراوەکان و سێهەمیان کاک ڕێبوار ئەحمەد مەولود سەرۆکی لیژنەی تەندروستی و ژینگە کە بەشدار بن لەم پرۆسەیە و داوا لە هەموو خەڵکەکەم بەشدار بن لە پاکردنەوەی شارەکەمان و هەمویان بەشدار بن بە فرێنەیانی خۆڵ و خاشاک لە پاکراگرتنی شار وڵاتەکەمان. لاوەکە خان ینی ئەم جۆرە بەشداریکردانە تا چەند گرنگە بۆ پرۆژەکەتان مەسەلەن بۆ نمونە کەسێکی ئاسایی لەگەڵ بۆ نمونە کەسێک هونەرمەندێک یان کەسێکی سیاسەتمەدار تا چەند وهاکاتن پرۆژەکەی ئێوە زیاتر گەشەی پێ بدرێتن و هەروە ئەو پرۆژەوە بێتن بە نیشتیمانی بکرێت لە هەموو هەرێمی کوردستان لە جیاتی لە شارێک یان لە گەڕێکێک یان لە شوێنێکە بێت لە هەموو هەرێمی کوردستانە بەڕێوە بچێت. ڕاستە ئێمە کە سێتا دەستمان کرد بە پرۆژەیە بیرمان لەوە کردەوە کابێ کەسانێک هەڵ بژێرین کە خەڵکەکانی تر چاویان لێ بکە ئێمە زانین کە ئەو کەسە فەیمەسەکان کە لێرانەیان ئەو کەسە بەناوبانگەکان زیاتر تشتیان لەخرێتە سەر بۆ نمونە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دکتۆر هەڤاڵ کاتێکان پرۆژەیە کات خەڵک زیاتر سێریەکاتەوە ما بێتە هاندانێکی باشتر لە سەرەتاوە کە ئێمە دەستمان پێکرد بیرمان لەوە کردوانێ و دکتۆر هەڤاڵ و شکر بۆخوا دکتۆر ئاسۆش بەشداریەکە لەگەڵمانە سەرۆکی پارێزگاری سلێمانی و ئەم بەڕێزانە هونەرمەندەکان بەشداریان کردووە زۆر سپاس دوو مامۆستایەکەم کاک ئەحمەد و ڕێزان خان کە بەشداریان کرد لەگەڵمانە بە ئەبێتە دەستپێکێکی باش هاندانێکی باش. بەڵێ سپاس بۆ لاوگە عەتا خوێندکار لەگەڵمان بووی نیگا جەمال سپاس بۆ ئامادەبوونتانە سپاس بۆ ئێوەش سپاس بۆ خوێندکاری بەشداری پرۆژەکە زۆر سپاس.